کۆمپانیایەکی نەوتی سکاڵایەکی دژی حکوومەتی هەرێم لە دادگای لەندەن تۆمار کرد و کۆمپانیایەکی دیکەش کوردستانی جێهێشت. هێنانی بنکەیەکی سەربازی رووسیا لە کۆبانێ مەترسیەکی گەورەی تورکیا بۆ سەر شارەکە کۆتایی پێدەهێنێت بەهۆی نەخۆشکەوتنی تەی سامی. کۆبوونەوەیەکی گرنگی لیژنەی دارایی لەبارەی هاوتاکردنی موچەی هەرێم دواخرا. کۆمپانیای گەنەڵ ئینێرجی تورکی کە کۆمپانیایەکی تورکی بەریتانیا لە ساڵی 2021 لە ئەنجامی لێسەنەوەی مۆڵەتی وەبەرهێنان لە هەردوو کێڵگەی میران و بنەباوی بڕیاریدا سکاڵای یاسایی لەسەر حکوومەتی هەرێمی کوردستان بە دادگای لەندەن تۆمار بکات. کۆمپانیەکە دوێنێ لە بەیاننامەیەکدا ڕایگەیاند قۆناغی کۆکردنەوەی بەڵگەکە لەسەر دۆسیەی هەردوو کێڵگەی میران و بنەباوی کۆتایی هاتووە و چاوەڕێن تاوەکو کۆتایی ساڵ دادگای لەندەن بڕیاری لەسەر دۆسیەکە بدات. جێی باسا هەر ئەمڕۆ کۆمپانیای ئەبوزەبی ئیماراتی پشکی خۆی لە کێڵگەی نەوتی ئەتروش لە هەرێمی کوردستان کە بڕەکەی 47.4% بە کۆمپانیای جەنەرال ئەکسپلۆرێشن فرۆشت. جێی باسا بەهۆی بەردەوامی کاری قاچاقی حکوومەتی هەرێم ئەو کۆمپانیانەی لە هەرێم ماوەن سیمایان لە بازاڕەکانی جیهانی نەود ناشرین بووە و دەیانەوێت کۆتایی بە کارەکانیان بهێنن. ڕۆژنامەی وەتەنی نزیک لە ڕژێمی سووریا بڵاوی کردەوە ئەو بنکە سەربازیە هاوبەشەی لە نێوان ڕژێمی سووریا و رووسیا لە کۆبانێدانراوە ئامانجی کۆنتڕۆڵکردنی سنوورەکان و ڕێگرتنە لە هاتنە ناوەی تورکیا. ڕۆژنامەکە دەژڵێت ئامانج لە دامەزراندنی ئەو بنکەیە ڕێگەگرتنە لە ئیدارەی ڕەجەب تەیب ئەردۆغان سەرۆک کۆماری تورکیا بۆ داگیرکردنی کۆبانێ کە هەڕەشەی داگیرکردنی کردووە بۆ گەیشتنەوە بە شوێنی هەژمونی سوپای تورکیا لە حەلەب و ناوچەکانی باکووری ڕۆژهەڵاتی سووریا لە ڕەقا. هاتنی بنکەکەش بە هەماهەنگی و ڕەزامەندی هێزەکانی سووریای دیموکرات بووە. دوای ئەوەی بڕیار بوو ئەمڕۆ چوارشەممە کۆبوونەوەی تەی سامی لەگەڵ لیژنەی دارایی ئەنجام بدرێت لەبارەی گفتوگۆکردن لەسەر چەند پرسێک و گرنگترینیان هاوتاکردنی موچەی خانەنشینی هەرێم بوو لەگەڵ بەغدا دواخرا بە هۆکاری نەخۆشکەوتنی تەی سامی وەزیری دارایی عێراق. جێی باسا هەرچەندە وردبینی لە لیستی موچەی مانگی حوتی فەرمانبەران تەواو بووە بەڵام تا ئەو کاتەی تەی سامی واژۆی نەکات پارە بۆ هەرێم ڕەوانە ناکرێت. بەڵام تەی سامی بە لیژنەی دارایی پەرلەمانی وتووە باری تەندروستی ناجێگیرە و بەشداری کۆبوونەوەکە ناکات. بەڵام تا ئێستا دیار نییە ناوبراو لە کارەکانی وەزارەتەکەی مۆڵەتی وەرگرتووە یاخود نا.